هیچ کەس نەیزانی کە لینگ جوجائێ هەژارترین ئەکتەری کۆریایە. هەرچەندە ناوبانگی جیهانی بەدەستێناوە، بەڵام چیرۆکی ژیانی واد لێ ئەکات بە زەید پێدا بێتەوە. دوای ڕۆڵگێڕانی لە زنجیرەی بەناوبانگی سکوید گەیم بوو بە یەکێک لە ئەکتەرە بەناوبانگەکانی دنیای سینەما. تەنها لە 2 ڕۆژدا 1 ملیۆن فۆلۆوەری لە ئینستاگرام بەدەستێناوە. ئێستا 4 ملیۆن فۆلۆوەری هەیە، کەچی کاتێکەوە دارانی ڕۆژانە لە شوێنە گشتەکان دەیبینن هێشتا جلوبەرگی سادە لەبەر دەکات. ئۆتۆمبیلێکی کۆنی مۆدیلی 10 ساڵ پێش ئێستا لێ دەخورێت و لە شوقەیەکی ئاسایی دەژی. نە ئۆتۆمبیلی گران بەها و نە پاسەوانی تایبەت و نە باڵەخانەی چەند ملیۆن دۆلاری هەیە. تۆ بڵی پارەکانی چی لێ دەکات؟ لێکەوتەکانی ئەم باسە بۆ ژیانی سەختی سەردەمی منداڵی خۆی دەگەڕێتەوە. خێزانەکەی دوای ئیفلاس بوونی دارایی دەستی لێ هەڵدەگرن، تووشی کێشەی دارایی زۆر سەخت ئەبنەوە. ئەوان هەرچیەکیان هەبووە لە دەستیان داوە و بە شەوێک لە منداڵێکی زۆر دەوڵەمەندەوە بوو بە لاوێکی بێپارە و هەژار، بە جۆرێک ڕۆژانە ناچار بوو خۆی لە خاوەن قەرزەکان بشارێتەوە. بۆ یارمەتیدانی خێزانەکەی لینگ جوجائێ وازی لە خوێندنی زانکۆ هێنا و ئەوەی لە توانایدا بێت بۆ هەستانەوەی لە شکستەکانی خۆی و خێزانەکەی ئەنجامیدا. ئەم ئەزمونە لە ژیانی کاریگەری کرد و کەسایەتێکی خاکی و سادەی بەم شێوەی لێ بەجێما. تەنانەت کاتێک ناوبانگی دەرکرد هەرگیز ڕووی لە ژیانی دەوڵەمەندانە نەکرد، هەر بە سادەی خۆیەوە ژیا. لەبری ئەوە ڕووی لە کاری خێرخوازی کرد و لە سەردەمی کۆڕۆنادا بڕی پارەی 100 ملیۆن وۆنی کۆری لە پێناو کڕینی دەمامک و پێداویستە سەرەکیەکان خەرج کردووە.